سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست ئەمڕۆ باسیەکێک لە ئەو گرفتانەکەین کە تا ڕادێگەتوان بڵین گرفتی زگماچین و ئەبێتەوەی ناڕێکی لە شەویلگە و ڕوخسارە بەگشتی باسی ناڕێکیەکانی شەویلگە و ڕوخسارەکەین بە شێوە زگماچیەکەی بێ یاخۆت دواتر بەهۆی هەندێک هۆکاری دیکەوە بێ کە ڕۆیە بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر ئومێد محەممەد مستەفام کردووە کە پسپۆڕی نەشتەرگەری شەویلگە و ڕووە. دکتۆر بەخێر بی سەرەتا بۆ پسپۆرەکەی جەنابەت ئەگەر پێناسێکمان بۆ بکەی یاخود ناسەندێکمان بۆ بکەی پسپۆڕی نەشتەرگەری شەویلگە و ڕوو کارەکانی چیەوە ئێمە بۆ چ گرفتێک دەتوانین سەردانی بەڕێستان بکەین؟ سپاس بە میوانداریتان. پسپۆری نەشتەرگەری شەویلگە و ڕوو یاخود شەویلگە و ڕوخسار ئەو بەشانە ئەگرێتەوە کە هەرچی نەخۆشی یاخود گرفت هەبێ لە هەموو ئێسکی دەموچاوە نەخۆشیەکانی ملە غودەکانە جوانکاری دەموچاوە ئیتر هەرچی پەیوەندی هەبێ بە دەمچاوە و ملەوە ئەبێتە بەشی لە بەشێکی لە بەشەکانی شەویلگە و ڕوو. واتە لە دەم و لە لووت و لە جوێشە ئیشەکەن ئێوە لە ڕووکاری دەرەوە بەشێوەی گشتی با بڵێن لەگەڵ جەماعەتی قورگول و تا مشتەرەکین لەگەڵ جەماعەتی نیورۆسەرجریە مێشک و دەمارە مشتەرەکین هەرچی مثلا نەخۆشیەک هەرچی نەخۆشی هەرچی حادسێک مثلا ڕووبا ئەبێتە تیموەرک مۆزوعەکەوەیە ینی ئێمە بەڵێ ئێمە ینی زمانی ئیشەکەین. زۆر باشە. دکتۆر پێم بڵێ هۆکارەکانی ناڕێکی شەویلگە و ڕوو چییە بە شێوەیەکی گشتی و دواتریش جۆرەکانیم بۆ باسکە بەس هەندێکە بینی شەویلگەی بە جۆرێکە یاخود ئەمانەی تۆزێک بەرزتر و پانترە ئەمانە هۆکارێک هەن کە ئێمە ڕێگری لێ بکەین یاخود هەموو زگماچین. بەڵێ بە شێوەی گشتی ناڕێکی شەویلگە لەو کەسانە ڕوئەدا کە کێشەی گەشیانە بێت. کێشەی گەشەش دەتوانین بکەینە بە چەند جۆرێک هەنێکیان هەیە ئەسڵەن لە گەشە ئەوەستن بە هۆکاریان بێ هۆکار گەشان ئەواستی بە تەواوەتی گەشان ئەکا یاخود ئەو کەسانە کە گەشیان کەمتر زیاتر لە ڕێژەی نۆرمەڵ بێت. ئەگەر زیاتر بێ هەڵبەتە ناڕێکێکی درێژایی دەمچە و دروستەکە یاخود لە ئێسکەکانی شەویلگەی خوارەوە. ئەگەر کورتتر بێ هەمان کێشە و هەمان گرفت دروست ئەکا واتە بە شێوەیەکی گشتی تەئسیر دەکاتە سەر ڕوخساری کەسەکە. هۆکارەکانی تاکو ئێستا بەبێ ئەو کتێبانەوە پێ دۆژینە زانستیەکان کە کراون هۆکارێکی سەرەکی نییە بڵێ ئەمە ئەبێتە سەبەبێ کە ئەم ناڕێکێ دروست بێ بەڵکو هەنی فاکتەر هەن پێوترێ مەڵتی فاکتۆریال ریزنز مەڵتی فاکتۆریال کۆزز ئەم فاکتەرانە ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی ئەم گرفتەیە خۆ ئەم کێشەیە لەوانەیە کە جنیتیکن یاخود دیڤلۆپمنتەڵن جنێتیک ئەوەتە کە بۆ ماوەیە دیڤلۆپمنت ئەوەکە لەگەڵ کاتەیان لەگەڵ زروفە دروست ئەبێت. ئەوانەیە کە جنیتیکن لە کاتی پرگنانسیە لە کاتی حملە زیاتر ڕوئە جەنابتان ئەزان کە ئەو کەسانێک کە دووگیان حامیلەن هەنێک دەرمانێک وەکوچی ئەو دەرمانانەی کە گرفت دروست مەسەڵەن یا پزیشکی ژنان بڕیارێت مەسەڵەن وەکو ترایمستەرەکانیان ئەو کاتانەی کە دیاری کراون لە مانگی یەکە بۆ مانگی سێیە هەنی درۆگی ئەنتیبایۆتیکی تایبەت یاخود هەنێ درۆکێک بۆ ئەنتیدیپرسانت ئەمانەیە کە ئەوانەی دژە خەمۆچین مەبەستە بەزەڵەت ئەمانە یەکسەرە تەئسیرێکی مباشر هەیە لەسەر گەشەی شەویلگەکان بە شێوەیەکی نادیار شێوەیەکی نادیار تەئسیری لێەکە نەقسی ڤایتامینەکان مەسەڵەن یاخود ئەوانەیە کە دووگیانن جگەرە بکێشن یاخود مشروب بخۆنەوە یاخود زۆر لەبەر هەتاو بن ئەمانەیە کە بەلای ئێمە دیارە کە تەئسیرێکی مباشری هەیە. دەرچێت لە مۆزوعی جینێتێک هەنێک نەخۆشیەک هەیە مەسەڵەن زگمایەکان وەکو کلێفتب ئەمپەلەت ئەو کەسانێک کە شەقبوونیان هەیە لە لێ ئێسکەکانیانە یاخود پێڕێبن سندرۆم ئەوەیە کە بەتاوەتی شەویلگەی خوارەوەیان کورتە و بچووکە دروست نابێ یاخود کە دروست بوو زۆر بچووک دروست بێت. دکتۆر ئەمە حاڵەتە زگماچیەکان بوو کە بەڕێزت باست کرد ئەگەر بینە سەر و حاڵەتانی کە ئەشێ لە دوای لەدایک بوون و هەندێک جار ڕووبات بەنمونە باسی پەنجەمژین و مەمەی وشک و ئەوانم بۆ بکە بزانین چی دروست ئەم بەداڵانە با بڵێن لە تەمەنی تر لەو کاتە کە دانەکان دروست دەبن ئیتر حسابی ئەمە ئەوەکەین لە تەمەنی 6 مانگانەوە
تدان دروست ئەبێت و تا تەمەنی 12 ساڵان 11 ساڵان ئەم دانانە دانی شیری نامێنیت و بێتە دانی هەمیشەیی لەو کاتانە ئەگەر مەسەرەن ئەم مەمکوژانە بەکاربێنن یاخۆت تەمسەکینکەن ئەم پەنجیان ئەم ژن منداڵانە ئەبێتە هۆکارێ بۆیە دانەکانی سەرەوەیان بەرز بێتەوە واتە جوودبوونی دانەکانیان ناڕێک ئەبێ ناتوانن ئەو منداڵانە بە تەواوەتی دانەکانی جوودکەن لەسەر یەک واتە بێتە ئۆپن بایت ئەمەش مباشر تەسیر لەوە ئەکا کە گشەی خراپ بێ یاخود گەشەی تەواو نەبێ لەبەرەوە ئەم ئەبێتە کلاس و واتە دانەکانی سەرەوەی لە پێشتر ئەبێ دانەکانی خواری لە دواتر ئەبێ هۆکارەکەش هەر ئەوە نییە دان بێ هۆکارەکە ئەبێتە دان و ئێسکی شەویلگا هەردووکی ئەگرێتەوە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەمە اینجا لە حاڵەتی منداڵان ئەزای مناڵ زۆر ئەجوڵە لە مەکتەبە بێ لە دەرەوە بێ سواری پایسکرە من مەسەن شتیوە ئەکەن عادەتەن ئەکەون بطبيعات دایک و باوک ئەو کەوتنانە ئێهمال ئەەکەن مەسەرەن ئەو کەسانە کە بدینیان دروست ئەبێ لە چەناکەیە زۆربەیان تووشی شکاوی جومگە ئەبن جومگەکان کە شکا ئەو کاتە جووت ئەبێ بە ئێسکی سەرەوە ئێسکی جونجمەوە کە جوود بە ئێسکی جونجمەوە ئەو کاتای تر گەشە ناکە تاو لە گەشە ئاواستێ ئەبینی کە منداڵەکەی ڕۆژ بە ڕۆژ گەورە ئەبێ شەویلگەی خوار و بچووک ئەبێتەوە شەویلگەی سەوی گەورە ئەبێ هەرنێک حاڵەتەکان هەیەوانی کە تووشی نەخۆشی کانسەرە بن عملیاتیان بۆ بکرێت کێشەی گەشەیان بۆ دروستە بێ هەمی لەو حاڵەتانەیە کە ئەکەون حادسەی سیارەیە ئەمە بێتە مەڵکەوتنەکان دکتۆر باسی ئەوم بۆ بکە ئەوانەی بەهۆی پەنجەمژین و بابەتی لەو جۆرەوە هەستەکەی شەویلگە و دەمیان شێوازێکی ناشین وەرەگرێت کڵێکی ناشین وەرەگرێت ئەمانە چارەسەری بنەڕەتیان هەیە یاخود بەس خۆپارێزیەواتەوەی بەهۆی پەنجەمژینەوە ئێستا لە تەمەنێکی گەورەیە یاخود ئەگەر لە مناڵی شابێت و هەستی پێ بکرێت چارەسەر هەیە کە بنەڕەتی ڕێکی بکاتەوە ئەوە ئەگە بێت باسی چارەسەری بکەین ئەبێ ئێمە بزانین حاڵەتەکان چۆنایە هەمانە حاڵەتێکی مایلدا واتە کەمە مۆدیرەیتە سیڤیرە واتە مامناوەندۆ زۆرە ئەم ئەوەی هیم پەنجەمژینەکان ئەەکەیتە حاڵەتی مایلدەوە ئەتوانین لە کاتی منداڵێ چارەسەر بکرێت چۆن واتە چۆنایی دوو جۆر چارەسەرمان هەیە یەک منداڵەکە منعکرێ ستۆپ کرێ لەو ئیشەکە ئەیکا واتە مژینی مەمکە یاخود مژینی ئەو پەنجەکانیەتی ئەوێ بە هەرچی هۆکارێک بێ ئەوە ستۆپ بکرێت ئەمە بە پارنت ئەکرێ بە دایک و باوک ئەکرێتەوەن دکتۆر ناتوانێت ئەوە کۆنتڕۆڵ بکات لەبەرەوە ئەو لە ماڵای بەردەوام ئەبێ ئەمان ئەگان لێبێ نقطەی دوومیان کە دکتۆری ڕاستکردنەوەیە لە تەمەنێکی محددە ئەتوانین ڕاستکردنی بۆ بکەن ئەو کاتە ئەتوانین چارەسەری بکات بەڵام ئەگەر بێت و ئەو دوو خاڵانە نەکرێن مۆزوعەکە گەورەتە ئەبێ پێویستی بە نیشتەرگەری ئەبێ بەڵام نیشتەرگەریەکانش لە هیچ کاتێک نایە تاوەکو گەشە تەواو بێ کەی گەشە وەستا لە کوڕە یاخود کچە گەشە وەستێتەوە لە تەمەنی 15 ساڵان بۆ 18 ساڵان لە بینی کوڕ کچە ئەو کاتە ئێمە توانین چارەسەری بۆ بکەین بە نیشتەرگەری پێش ئەو ناتوانین چارەسەری نیشتەرگەری بۆ بکەین لەبەرەوە هەرچی بۆ بکەیت دیسان هەمان حاڵەت ڕوو ئەیاتەوە لەبەرەوە هێشتا کەسەکە لە گەشایە ئەوەش ئەبێ مباشر پەیوەندیکی مباشر بینی دکتۆری شەویلگە و ڕوخسار بێ لەگەڵ دکتۆری ڕاستکردنەوەی دانا ئەبێ بە هەردووکیان پلانێکی جوان داڕێژن پلانێکی باش دابنن بەپێ ئەشیعەکان بەبێ ئەو قیاساتانە کە ئەکرێ ئەبێ بەو شێوەیە ئەتوانین بگەین ئەنجامێکی باش واتە ئەو نیشتەرگەریانە ئێستا لە کوردستان ئەکرێ ئەنجامەدرێ بە ئاساییان نا بەڵێ زۆر ئاسانە هەموو هەفتەیەک دەشتەگەری ئەکرێ هەموو هەفتەیەک هەمانە لە بەشی خەستەخانەی شار بێ لە شۆڕش بێ لە تعلیمی بێ لە خەستەخانەی ئەهلیەکان بێ تقریبا هەموو هەفتەیەک ئەکرێ باش واتە مەبەستت ئەوە بوو ئەوانەی کە لە مناڵیاوایان لێ هاتووە ئەشێ لەسەری بۆستی تا گەورە بێ و ئێسکەکە بە تەواوی پێگا یاخود نە هەر لە مناڵی شاکرێ نەشتەرگەریان بۆ بکرێ یاخود کاری ڕێکردنەوەیان بۆ بکرێت لە منداڵێ نەشتەرگەری ناکرێ بە هیچ شێوەیەک ناگونجێ لەبەرەوە هەنێک هۆکار هەن کە من ئینەشتەرگەریکە ئەەکەن واتە مثلا ئەمە لە گەشەیە ڕقم یەک کە لە هەمووی گرنگترە منداڵەکە لە گەشەن دوو دانی دانەکان دروست ئەبن ئەگەر بێت و ئێمە نەشتەرگەری بۆ بکەین ئازەتی ئەو دانە نەئین ئەو دانێتی دەرناچن نایێتە دەرەوە دروست نابێت سێ هەرچی بکەیت لە نەشتەرگەریەکان دیسان دووبارە هەمان گرفت هەمان کێشە دروست ئەبێتەوە لەبەر ئەوە گەشەی تەواو نەکردووە لە منداڵیە ئەتوانین دکتۆری ڕاستکردنەوەی دان ئامێرێکی تایبەت هەیە مای فانکشن ئەپلاینس پێوترێ ئەپلاینسی کە دائەنرێ بۆ ڕاکێشانی شەویلگەکان یاخود بۆ پێشەوە یاخود بۆ دواوە بەوە ئەتوانی کۆنتڕۆل بکە یاخود دانانی برۆی سزەکان واتە تەقویمی دانەکان
بۆیە چارەسەری ئەو وەزعەکە بەڵام ئەگەر نەکرا ئەو کاتە و تەمەنا دواتر ئەبێ بەرشتەرگەری چارەسەر بکرێت. زۆر باشە. دکتۆر ڕێنمایی چییە بۆ خەڵک و بە تایبەت بۆ دایکان و باوکان بۆی کە شەویلگە و ڕوخساری مناڵ تێک نەچێت ئەو هۆکارە زگماکیانە ئەوە هیچ کە پێویست بە بینینی پزیشکەکە ڕاستە خۆ دوای لە دایک بوون و ڕێنمایی و چارەسەری ورد بەرز ئەوانەی کە وەکو باست کرد پەنجەمەژین و ئەوانە کەمێک زیاتر فۆکەسی بکەین لەسەر. بۆ منداڵانە ضرورن ئەبێ تا ئەبێت دایک و باوک ئاگایان لێیان بێ مەسەڵەن هەر کاتێ هەستیان کرد ئەو منداڵە دەست ئەکا بەو حالەکەی بۆ پەنجەمەژینە ئەبێ بە شێوەیەکی گشتی خۆیان ئاگایان لێبێ و سەردانی دکتۆری پزیشکی بۆ بکەن بۆیە بتوانین ڕێماییان بنێ سەر ئەو ڕێگەیە چۆن منعیکەن چۆن ستۆپیکەن ئەو حالەکەیە. ئەگەر هاتوو منداڵەکە مەسەڵەن حەزی لە مەمەی وشکۆنەیە ئەبێ هەنێک ڕێگە هەیە کە ئەتوانین مەسەڵەن منعی منداڵەکەی بە ڕێگەیەکی خۆش بێ بە قسە و بە ئسلوبێکی جوان بێ یاخود بە ڕێگەی تۆزی قورسێ بێ لەبەر مەسلحەتی منداڵەکەیە لە ئەوڵ و ئاخری مۆزوعەکەیە. ئەو کەسانە ئەگەر منداڵەکان ئەبینن مەسەن ئەکەون یاخود حاڵەتێکی توش ئەبن دەمیان نوعێکی لێت ئەبێ سەردانی دکتۆری پزیشکن و ئاگایان لێ منداڵەکان پوش 6 مانگ جارێ متابعی دکتۆرەکەکەن بۆیە چارەسەری وەزعەکەیکەن. ئەگەر هاتوو مەسەلەن منداڵەکانیان ئەزان لەو نوعانن کە ئەچنە دەرەوە و یاری ئەەکەن و ئەبێ مەسەن لەگەر لە حاڵاتێکە هەر شتێک ڕووبا احتیمامێکی پێبن نەک ئهمالیکەن نەک بۆ ئەمسە منداڵەکە بڵێ مەسەن لایەکی ئازارم هەیە شێویلگەم ئازاری هەیە خوددانێک مازاریە دانێکی ناڕێکە بچێ لە خۆی وەکسرە دانەکانی بکێشی لان دانسازی یاخودلان دکتۆریکی نەشارەزە بۆیە ضرورە ئاگیان لە نوعی دانەکانیان بێ احتمام بدانەکان بەم جوان بشۆرێن منعیانکەن لە مۆزوعی ئەو سەمسەنگینگە ئەو مژینی مەمکەوێ یاخود پەنجانیان بێ هەرچی کێشەی گرفتی دایان هەبێ ئەبێدا دکتۆری پسپۆر چارەسەر بکەوێت لەبەرەوە زۆر کاریگەری هەیە بۆ دواتر بۆ سەر شێوەیان و شەویلگەیان و جوتبوونی دامودانیان. باشە دکتۆر کۆتا پرسیارمەوەی بەدەر لە لایەنە جوانکاریەکە کە ئێمە زۆر لەسەری ڕۆیشتین لە مەسەلەی ناڕێکی شەویلگەیە چ گرفتێکی تەندروستی دروستەکە لە ڕووی قسەکردن لە ڕووی نووسن و ئاخاوتن و ئەوانەوە یاخود گرفت بۆ دانەکان ئەگەر کەسێک شەویلگەی ناتەواو بێ یاخود چوک بێ یاخود ڕێک نەبێ ئەم کەسانە ئەگەر شەویلگەیان ناڕێک بێ شەویلگەی سەرەوە بێ یاخود شەویلگەی خوارەوە بێ یا بەتەواتی هەموو دەرچۆ بگرێتەوە زۆر کێشیان ئەبێت بۆ دروستە بێ یەکمیان ئەوەیە دانەکانیان جووت نابن دەرەجە یەک کە دان جووت نەبێ واتە دەمیان بەردەوام کراوە ئەبێ زۆربەیان دەمیان کراوان یعنی بە شێوەی گشتی ئەمان بەدەمەوە هەناسە ئەیان ناتوانن بلوتەوە هەناسە بن واتە کە بەدەم هەناسە بێ دایم ناو دەم وشکە بێ کە ناو دەم بەردەوام مشک بوو کێشەی بۆ زمان و دەوروبەری زمان و دانەکە خۆی و دەوروبەری دانەکە هەمووی کێشە بۆ دروست بێ ئەلتیهاب دروستەیە خوێنێ لێبەر ئەبێ کێشە بۆ لوت دروست ئەکا لە ساینسەکان کێشە بۆ دروست ئەکا ئەمە بە شێوەی گشتی بۆ دانەکان شێوەی قسەکردنیان هەنێک تەلەفوزیان تێک ئەچێ مثلا لە حرفی شین و سین و ضاد و ضا ئەمانە ناتوانن بە شێوەیەکی جوان ئەو وشانە بڵێن ناو کۆمەڵگا طبعاً کابرا ئەگەر مثلا لە تەمەنی مناڵی و بۆ گەورە بوونە مثلا لە مەکتەب تێئەپەڕێ ئەچێ بۆ مثلا زانکۆ یاخود مەعهد شێوەیەکی ناڕێکی هەیە علامەت استفهام دایم لەسەر خۆی هەیە دایم ئەبینی شخصێتی تەواو نییە یعنی هەستاکە لە ناو برادەرەکانیە کە خۆی کاملۆ تاوە کێشە دەرونیان بۆ دروست ئەبێ کێشەی تەعامل لەگەڵ خەڵکیان بۆ دروست ئەبێ ناتوانن لەگەڵ خەڵکە قسە بکەن بە شێوەیەکی طەبیعی بۆیە دایم ئەم کەسانە کە لە تەمەنی گەورەیە کێشەی دەرونیان بۆ ئەبێ لە تەمەنی منداڵیە کێشەی نان خواردنیان ئەبێ و جوودبوونیان و قسەکردنیان ئەبێت. دەست خۆش دکتۆر سپاس بۆ هەموو سەرنج و زانیاری وردەکانت